یاندا بۆ ژانەی ئێرە بژین بێگومان خۆشی ژیانێکی ئاوا باز ناکرێت جگە لەوەش لەوێ بەهۆی ئەو کارەوە وەک ئێرە سزای مەرگت بەسەردا نادێت چونکە ئەگەر ڕاست بێ ژیان لەوێ هەتا هەتاییە و ئەمەش ئەوەندەی تر ژیانی ئەوێ خۆش دەکات ئەم تێڕوانینەی سوکرات بۆ ئەگەری بوونی زیندووبوونەوە و ژیانێکی تر ئەگەری بوونی زیندووبوونەوە ژیانێکی تر ڕوون دەکاتەوە ئەوە ئاشکرا دەکا گەرمردن کۆتایی یەکجاری نەبێت و گەشتێک بێەوە ژیانێکی ترکە و کەسانەی تیادا دەبینیتەوە وەک خۆت چاکن و لەوێ ژیانێکدا دەمەزێنن کە چاکە حکومی بکات ئەوە هەر ئەو ئامانجەیە کە من لەم ژیانەدا کاری بۆ دەکەم کارم بکەم بۆیە گەیشتن بە مەملەکەتێکی ئاوا بۆ من ئەو پەڕی خۆشبەختیە وێناکردنەوەی گیانی دوای مردن لای سوکرات هەر لەسەر بنەمای چاکەیە و باشتی ئەو شوێنەیە کە لەگەڵ کەسانێکدایە وەک خۆی چاکەویستن و دەیانەوێت چاکە حکمی ژیانیان بکات و خراپە لە بوونیاندا بە یەکجاری نەمێنێت ئەوانش کە خراپە حکمی ژیانیان دەکا نەتوانن بێنە ناوە مەملەکەتەوە بێگومان سوکرات لەبەر ئەوەی بە تاقیکردنەوە نەگەیشتووە بەوەی کە لە دوای مردن ڕگان پرد و سەواتی لە دوای مردن چی دەبێت ئەمە لە لای تەنها ئەگەرێکە و بیرروباوەڕ نییە جگە لەوەش ئەو لەبەر ئەوەی ویستی بۆ حکومکردنی چاکە هەبووە گەر ئەو ئەگەرە ژاز دەرچێ ئەوە ئەو دەگات بەو ژیانەی کە خۆی دەیەوێت پێی بژین